سڵاتان لەبێت و بەیانیتان باش بۆ هیوای کە لە هەر کوێیەکن لەش ساغ و تەندروست بن بەیانێکی دیکەیە لەگەڵ بەیانی 24 هیوادارم کە ڕۆژێکی پڕوزە دەست پێ بکەن ئەم بەیانیەش کۆمەڵێ بابەتمان ئامادەیە بۆ ئێوە کە ئێوە بینەری بن چکەلەوەی کە کاتێکی خۆش لەگەڵێکا بەیەکەوە بەسەربەرین ئەوە سوودیش بە ئێوە بگەێنین. جان بەیانی لەگەڵم بن بڕکە و بابەتەکان ئەم بەیانە زۆر تایبەتن هەر لە فلای 24ەوە هەتا ئەوەی کە کارمەندێک لە کوردستان 24 بۆ بە براوەی خەڵاتی فستیڤالێک جا لە ناوڕۆکی پرۆگرامەکە باستان بۆکەم کە کارمەندەکەمان کێیە فستیڤالەکە چه فستیڤالێک بووە. جگە لەمانە بە ئاشناتان بکەم بەو بابەتانی کە ئەمڕۆ لە ناو پرۆگرام بینەری دەبن. لە هەولێر فستیڤالێکی تایبەت بە نمایشکردنی دەیان کورتە فلیم بەڕێوە چووە کە لەلایەن قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان بەرهەمهێنرابوون. و خاوەن خەڵات لێرەیە کە باشترین بیرۆکەی کورتە فلیمی پێدراوە لە ناوڕۆکی پرۆگرام پێتان دەڵێم کە کێیە. کوردێک لە ئەڵمانیا باخەکەی خۆی بە سەوزە و میوە ڕازاندۆتەوە. کوردانی شارەکەش بۆ پێداویستەکانی دروستکردنی یاپراقێکی خۆش ڕوو لە ماڵەکەی ئەو دەکەن. گوڵەکان ئەو بوونەوەرە جوانانن کە هەمیشە بەدیتنیان ئێمە وزەی جوان وەرەگرین. ماڵی گوڵخانە بە کۆنترین گوڵخانە لە مێژووی ئیسپانیا دادەنرێت ئەم ماڵە 135 ساڵە کە هەیە وە گەورەترین فرۆژگای گوڵە لە ئیسپانیا. جابا لە ئەوە دەست پێ بکەین کە سەرەتا باسی فلای 24 بکرد. بینەرانی کوردستان 24 چاویانمان بەوە ڕاهێناوە کە هەر جارە فلای 24 بۆ شوێنێک دەچێت پیشەیەک بەسەر دەکاتەوە. ئەم جارە ئەم وڵاتە جوانەمان و ئەم سروشتە ڕێگینەی کوردستان کە هەمیشە جێی بایەخی چاوی کامەرەکانی کوردستان 24 بووە و ئەم وڵاتەی کە پڕ لە گەوهرە نیشان دەدات باسی پێکەوە ژیان و خۆشەویستی لە هەموو شوێنێک کە ڕەنگی داوەتەوە و ئەوەیە کە ئەم جارە فلای 24 دەمانباتە ناحیەی دینارتە و ئاشتامان دەکات بە کوچە و کۆڵانەکانی با پێکەوە بینەربین و دواتر دەگەڕێن وڵاتە. بخير بي فلاي 24 بونا حياي دينارتا من محمد مصلح كابتني او فيرجايام او فيرجايا في كاتيالا 200 طلبه من هيا هلا 8 سالي تا 18 ساليه زور طلبه كلمنا كان قسمك 8 سالي تا 11 ساليه 15 سالي تا 18 ساليه كان مدرب من ما روزانه تمرين ما دكن همو من خوب بخشين همو شي ياريزاني نادينا ماموستانا خارج لكليه رياضه او فێرگا تەمرینمان بە شێوازێکی ئەکادیمیە لەبەر ئەوام فێرگا بەکردیا و تا ساڵێکی دی 2 ساڵێکی ئەو لە یاریزانە هەموو پێ بگەن نادی دینارتە محتاجی چه یاریزانێکی دەربە نەبیتە هەموو لە ئابی خوماڵیوی لە ناوخوو بن گەمەی بکەن. ئەم جارش دووبارە دەستخۆشی لە هاوکارمان سەنگەر دەکەین بۆ ئەم کارجوانی کە لە دینار دەکرێت بووی.
دێنە سەر پیشەیەک کە پیشێکی زۆر کۆنە ئەوە هەندێک جار خەڵک بەهۆی ئەوەی کە لەسەر پیشەیەک چەند ساڵە بەردەوام دەبن هەم کۆنی پیشەکە هەم بەردەوامبوونیان لەسەرەوە بێتە هۆی ئەوەی کە کەسەکە ناوبانگ بۆ پیشەوە دەبکات. سەردار جەبار ماوەی زیاتر لە 50 ساڵە کاری ئاسنگەری دەکات و ئاسنگەرێکی کۆن و ناسراوی هەولێریشە بە پیشەکەیشی ناسراوە. ئەو دەڵێت کە پیشەکەم لەگەڵ خوێنم تێکەڵ بووە، زۆریشم خۆشەوێت، بەڵام چونکە چوومەتە ناو تەمەنەوە ئەوە نیگەرانی کردووە کە ئەگەر ڕۆژێک لە ژیاندا نەمێنێ ئەوە کارەکەشی لە ناو دەچێت، چونکە هیچ یەک لە منداڵەکانی خۆی ئاشنای پیشەکەی باوکیان. من 7 صديق رشيدم من تقريبا 50 سال لێرە لەگەر باب و مەختخۆیشمان دەکرد 50 سال بامش 10 سال پێشتر ئەوە 6 سال با پیرشم لە ئامۆکانەویش تقریبا 20 ساریشی کرد ئەوە 70 سال ئەمە هاتینە هەولێر ئەو خانێمان بە 125 دینار کڕی ئێرە چۆر بە هیچ خانی لێ نەبوو ئەوە هەر پیشەمانە چەند سار و زەمانە زەمانی ئەحمەد حەسەن بەکراری وشەمان دەکرد هەتا ئەلعانەکە. ئەو داسووکە لۆ بەهاران لۆ جیادەوی بەس ئەوانش ئەوەی بام بوو بە ڕەحمەدی وەختی خۆی لۆ گەرمشتیوایان دروست دەکرد دەیان بدەلعان گەنم نەما بۆ دەڕاستەشتیوا ئەوانش ئەوانەی جەماعەتی نۆی نوشتیوا دەکەن دێن لۆیان چا دەکەین دروست دەکەین ئەوانە ئەوانش لۆ قەساب شتیوایە چەپر چاق شتی گۆشتیە لۆیان دروست دەکەین لە وەرەقەی سیارە ئەرێڵە ئەوەش پێمەڕێیە دروست دەکەین ئەوە بەس لۆ بندار و شتیوا پێچار دەکەن لۆ گروشتی وهایە بە قورعان ناتانم تەرکەم دەگەت دەستمم تێکەر بووە یعنی زۆر جار هەیە جومعەیە دەمەوێت ئیش نەکەم دێمەوە ئێرە تەعامل ناکەم ئەرێ ئەڵڵا تەمسیلی مەمەی ئالان چەند شیر و تیر و شتەکەی هەموو ئیمن بوو ئەمن دروستم کرد لۆیان لە کاتی فەڕەنسۆ هەرێری شەهید کرا ئەو دەم ئیشەکانم خلاص کرد ئەرێ وەڵا ئەو ڕۆژ بوو ئیشەکان هەموو لێ بوومەوە خلاسم کرد وەڵڵاهی مندارەکان یەک فێر نەبووینە دوو کوڕم هەنە یەک ئیش ناکەن ئەوەش تازە داوام لێ کرد شاگردی خۆمەیە بەس نەهات بۆ ڕۆ بەوم گوتم دەبێن گۆ بێن نەخۆ ناکەن ئەویشە دەگەرە من ناکەنەوان یانە لەعانە من سبەی نەمامە و ئاسنا هەموو خاپور دەکرێ نامینی ئەرێ وەڵڵا قەزا بەخێر بێ بەخێر بێ سەرچاوم باشکەی فعال باچێ سنگری باش حالم یەک جارەگە ئەو داسەیلەکنە من برد لە سیدەکان وا هاتینە دێن دەبەنەوە لە سیدەکان عەدوودی ئێران بەخوای لە تورکی هاتینە و چۆکچانەیان بردیە ئەگا ئیشەکە باش نەبی ناین بەس دەزانن باشە وەسیەتیشم کرد دێگا مردم 3000 دارە بازەکە لەسەر ئەو دەستگایەدانم برێن لا ئیلاهە ئیلەڵڵا ئەزەدرم دارەکەوی پێم گوتی نەگوتم گەردن تا نازانەبی هەتا دارە بازەکە نەیرە. بەڵێ ئەوە پیشەیەکی هەم ئەتوانین بڵین کۆنەوە هەم کەسەکەش خۆی دەمێکە کار لەو بوارە و لەو پیشەیە دەکات بەڵام هەر بە گرێدراوی پیشەکانەوە دەمانەوێت ئەم بەیانیە گفتوگۆ بکەین سەبارەت بە ئەو ڕاهێنانە پیشەیانەی کە ئەنجام دەدرێت لە وەزارەتی کار و ئەم بەیانیە میوانی ئێمە سەبارەت بۆ بابەتە کاک دلاوەر کاوانیە بەڕێوەبەری ڕاهێنانی پیشەیی لە وەزارەتی کار بەخێر هاتی کاک دلاوەر سپاس بۆ ئێوە. کاک دلاوەر با پێش هەموو شتێک پێناسەیەک لە ڕاهێنانی پیشەیی بکەین. ڕاهێنانی پیشەیی بۆ کەسانەیەکەوە پیشەیەک نازانن یان ئەو کەسانێک کە پیشەیەک دەزانن بەڵام دانێ ئاستی هونەرێکیان زیاتر بەرەو پێش بم بە شێوازێکی زانستی لە کوردستان چەندین سنتەر و بەڕێوەبەری ڕاهێنانی پیشەمان هەیە بۆ دوایە چەندین سنتێ ڕاهێنانی کراوە بە تایبەتی لە کەلار و هەڵەبجە و سۆران و زاخۆ و ئێستاش لە قەلازەوە شوێنانش بە تەماینە ڕاهێنانی پیشەی گەڕۆک لە هەندێک شوێن دابدرێ سەر ڕای بەڕێوەبەراتیەکانی هەولێر و سلێمانی و دۆک. باشە کاتە ڕاهێنانی پیشەی ئەگەر وابێت گرنگی چییە؟ چ گرنگێکی هەیە باشتر ینی باشترکردنی دەستی کارە یاخود پەرەپێدانە بە پیشەکە؟ خۆی لە هەموو وڵاتێک ئەوانەی کەدایان بەرەو پێش بچەن یاخود
لە هەر بوارێک بواری پیشەیی پێویستە گرنگی بە هێزی کار بدرێت لە کوردستان هێزی کارێکی باشمان هەیە ئەوانەی بە تایبەتی کە لە خوێندن دابڕینە ئەوانەیە کە هیچ پیشەیەک نازانن بۆیە گرنگە ئەوانە لەو سنتەرانە خولیانەوە بکرێتەوە فێرە پیشەیەک بن ئەو کەسانی لە کەسانی ناچالاک کە هیچ نازان بکرێن لە کەسانی چالاک و هوەری لە هەر پیشەیە کە خۆی ئارەزویتی بۆی بتوان ئەو بۆشایانی کە لە بازار هەیە پڕ بکرێتەوە بە تایبەتی خۆ دەزانین ڕۆژانە پیشە و شتی نوێ لە بواری کار دێتە هەموو جیهان بە تایبەتی کوردستانی شەر بەشەکە لەو جیهانە دەکرێت ئەمە خەڵکانێک فێرە ئەو پیشانە بکەین چاومان لە دەستی کرێکاریان هێزی کرێکاری بیانی نەبی بێن ئەو کارەمان لە بۆ ئەنجام بدەن باش ئەوانی کە لە لای ئێوە ڕاهێنان دەبینن و سوود دەگەن بە بازاڕی کار ئەبێت چ مەرجێکیان تێبێت ئەو کەسانێکیان کە ئەتوانن بەشدار بن وەڵ یەکەمیان مرد ئەوەیە کە تەمەنەکەی بە پێی یاسای کار لە نوێن حەفدە تاکو و 36 تا 40 ساڵ دەتوانی بەشداری خولەکان بکە و مەرجە ئەوانە کە بێکار بن هەندێکیان ئەوانی کەدا نەمەزراون ئەوانش کە پیشەیە دەکەن بەڵام دانێ ئاسی و نەری خۆیان بەرەو پێش بن و ئێستا گرنگەش تایبەت بە چینی ئافرەتان دەدرێت کچان و ئافرەتان بە تایبەتی ئەوانەی کە دانەمەزراوەیان ئەوانەی دانوێ پیشەیەکیان کارێک تایبەت بە خۆیان هەبێت باشە کاک لاوەر ئەو کەسانە خول ئەبینن لەلای ئەوە دێنە ناو ڕاهێنانەکانەوە تەنیا ئەوەیە کە ڕاهێنانەکانیان پێەکەن دواتر فێری پیشەکە بوو ئیتر تەواو یا هیچ پرۆژەیەک هەیە کە دواتر بە کۆمەڵ کاریان بۆ پەیدا بکرێت یاخود بخرێنە سەر کارێک بە چ شێوەیەکە بڵێ ئەوانێک کە خولی ڕاهێنان دەبین وەکو باسم کرد هەندێکیان پرۆژەیەک تایبەت بە خۆیان دادەمەزرێن یاخود دەتوانن سوود لە سندوقی پاڵپشتی گەنجان بیرن ئەو قەرزێک کە وەزارەتی کار دەیدا چونکە ئەوانێک کە بڕوانەمەی بەشداری خولی ڕاهێنانە هەبێ ئەوانە بەبێ نۆرە و بە زووترین کات ئەوانە سوودمەندە بندە و بڕە قەرزەی تاکو بتوانن ئەو پیشەکە فێربوونە شوێنێک تایبەت بە خۆیان هەبی یاخود هەلە کاتی خولەکە هەندێک کەس گروپێک دروست دەکەن بە تایبەتی چینی ئافرەتانیان کچان مەسەن کارگێشی درومان تایبەت بە خۆیان ئێوە تاکەی پاڵپشتیانە ئێمە پاڵپشتیانی هەتا ئەو کاتەی وەکو باسم کرد قەرزی بچوچیان بدەنێ یاخود لە بەڕێوەبەتی کارمان هەیە کە ئەوانە هەلی کار دەدۆزنەوە دەتوان نای خۆیان لەو شوێنان تۆمار بکەن و ئەوان بە شوێن هەلی کارداگەڕێن و دواتر دان دەمەزرێنە سەر هەری کارەکە ساڵانە چەند کەس بەشدارە بێت لە ڕاهێنانە پیشەیەەکان ساڵانە دەوەستێتە سەر ئەنجامدانی خولەکە بەڕاستی چکمە پێویستمان بە بجێ زۆردا خولەکان لەلایەن حکوومەتی هەرێم کوردستان و بجەمان لە بۆ تەرخان دەکرێت ئەو خولانە ئێمەڕا دەگەێنین وەکو ئێستا کە ڕامان گەیاندیە ئەو کەسانی کە ئارەزوو دەکەن دەتوانن سەردارمان بکەن هەروە جۆرە خولێک چکەمانەیە ئەوانەی کە سەر بە یاین بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوەکانی سەر بە UN بە تایبەت لە بۆ ئاوارەکان و ئەو کەسە هەژارەکانی ناوخۆ یاخودە خولانێک کە بە هاوکاری و هەمانجی لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان NGO ئەنجامی دێن باش جۆری ڕاهێنانەکان چی لە هەر بەڕێوەبەرایەتێکە خۆ سنتەرێک جیاوازە ئێستا بۆ نمونە لە هەولێر ئەو بەشانیان ئەو خولانێک ئەنجام درێت خولی کۆمپیوتەرە خولی وزەی خۆرە درومانە میکانێکی سیارەیە مۆلیدەیە PVC دەرکە پۆنجەری پلاستیک و بەشی سپری سارکەرەوە گەرمکەرەوەمان هەیە دارتاشیمان هەیە بەشی بۆنەکانمان هەیە ڕازانەوەی شوێنەکان و بەشی مۆبایلمان هەیە هەروە چەند خولێشترمان هەیە ئەو خولانە پێدرێن کاپ جیهانی کار بناسە یان کارەماییەکانی ژیان جیهانی کار بناسە سیە ئەوانە کە خولێک دەبین یاخوددانی پرۆژەک چۆن بتوان بچن ناو جیهانی کار و کارەمایی ژیان ئەوانە چۆن مامەڵە لەگەر کەسانیان مشتریەکانیان بکەن چۆن کەسان دەتوان بۆ خۆیان ڕابچێشن لە کاتی ئیشەکە هەروە SIYBمان هەیە کە دەست بە پرۆژەکەت بکە یان چۆن پرۆژەکەت پێش دەخەی ئەو جۆرە خولانەش لە بەڕێوەبەرەتەکەمان ئەنجام دەدرێت باشە بێگومان ئەوەی کە ڕاهێنانێک دەبینێت یان دێتەوە پرسیارەکەت دوو بەشی گرنگم لە بیرتویەکەیان بەشی پەیوەندیەکانە لەگەر کامێرە و باورین تۆڕی ئەتەرنێت و سەتەلایت و ئەوانشمان هەیە بەڵێ کارە باشمان هەیە باش ئەوانەی کە بێگومان بەشدارە بن لە هەر خولێک چاوەڕوانیەوەکەن لە دوای ئەوە وەرگری بڕوانامەیەک بن کە دواتر باوەڕپێکراو بێت لە شوێنێک ئەگەر پێویست بە هێزی کار بوو دەستی کار بوو ئەوان بڵێن کە ئێبە لە فڵان شوێن بە بڕوانامەیە کارمان کردووە خولمان بینیوە چه بڕوانامێکیان پێدرێت ئێمە بڕوانامەکەمان بڕوانامەی باوەڕپێکرای حکومی هەتا ئەگەر ئەوانە لە کەرتی حکومیش دامەزران ئەوانە ناونیشانی هونەری وەردەگرن
ئەین دەبنە باورێن فەرمانبەرێکی فەنی هوەری نەک فەرمانبەرێکی ئاسایی بڕوانامەکەمان و ئێستا وەزارەتی کار بە هاوکاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چەندین کۆبوونەوە ئەنجامدرایە لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری مەکتەبی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەروات جێگرەکەی و وەشداری وەزارەتی پلان و وەزارەتانی کە پەیوەندیان بە کار و بێکاری ئەوانە هەیە کە زیاتر پاڵپشتی ئەو بەرنامانە بکرێ هەمانجی بکرێ هەتا لەگە کەرتی تایبەت کۆبوونەوەیەک ئەنجام درا لەگەر ئەوانەی خاوەنکارە پرۆژە گەورەکان بە تایبەتی کە چۆن بتوانن ئەوانە سوود لە ئەو کەسانە وەرگن کە خولی ڕانێت بۆی لە شوێنەکانی خۆیان لە کەرتی تایبەت لە پرۆژەکانیان دام بەزرێن. باش ئەو کەسانی کە بەشدارە بن لە خولەکانتان بێ بەرامبەر بەشدارە بن سێ جۆری هەیە ئەوانێک کە لەسەر بودجەی حکوومەت هەرێمی کوردستانە خولەکان بابرێن بێ بەرامبەرە و ڕۆژانە 5,000 دینار بۆ هاتوچۆ و مەسئول جێ وەردەگرن لەگەر کۆفی برێکک وە هەندێک جار خولەکان ئەوانەی سەر بە UN یاخود بە هاوکاری ڕێکخراوەکانی ناحکومیە ئەوانە بە پێ بەرنمەکان خۆیان جاری وە ڕۆژانە $10 $15 وەردەگرن هەروەها دوای تەوابوونی خولەکان ئەو کەلوپەلانێک کە پێویستە لە بۆیان دابین دەکرێت ئەنی جاری وایە بای $1,000 $1,500 بۆ هەر کەسێک ئەو ئەشیان دەکردن کە لە کاتی خولەکە پێویست پێێتی بۆی دوای خولەکە وەکو پرۆژێک لە بۆ خۆی بۆ خۆی هەڵیەگرێتەوە بۆ لە بۆی دەکڕن نوێ بۆی ئەکڕن و بۆ خۆی ئەیباری پێ زۆر باش دیارێک زۆر باشە ئەی بابزانین ماوەی هەر خولێک بۆ نمونە خولەکان لە چەندێ زیاتر تێناپەڕێت ماوەکانیان چەندێکە خولەکان ئەوەی تایبەتە بە خولەکانی حکوومەتی خۆمان 45 ڕۆژی کردداریە واتە ئەگەر پشۆکان بێتە سەری نزیەکەی 2 مانگ دەکات بەڵام بابرێن بە کردداری 45 ڕۆژ نابی کەمتربی ئەوانی کە لەگە ڕێکخراوەکانیشە بە پێ بەرنامەی ڕێکخراوەکان ئێمە ڕێک دەکەوین خولەکان چەندبی بەڵام چەند ماوەکەی زیاتربی دەتوانین زیاتر سوودمەند بیلۆی منهەجەکان بە ڕێکوپێک و بە تەواوی وەردەگریت. باشە ئەو خولانی کە دەیڵێنەوە خولێکن کە بە 45 ڕۆژ دەوترێتەوە لە یەک ئاستایە یاخود لیڤڵە و کەسێک ئەگەر بێوێت یەک جار بەشداری کرد بێتوانێت دووهەم جاریش بەشداری کات یاخود بچێتە لیڤڵێکی تر تا یا تەنیا لە یەک لیڤڵایە خۆی لە لیڤلەکان ئێمە خولێکمان ئەنجامدا پێ دەوترێ خولی CBT ئەوە تەجروبە بوو لەسەر ئاستی عێراق و لە کوردستان لە بەڕێوەبەرەتی ڕاهێنانی پیشایی هەولێر وەکو محافەزە سۆرانیشمان لەگەر بوو ئێمە بەشدار بووین بەسڕا بوو حلە بوو نەجەف بوو کەربەلا لە بەغداد و تقریبا بە هەمووی 8 بنکە بووین توانیمان خولەکە 6 مانگ بوو 6 مانگی کردداری لە هەردوو بەشی هەولێر ئێمە لە بەشی کارەبا و ساردکەرەوە گەرمکەرەوە بەشداریمان کرد و خۆشببختانە چل کەسمان وەرگرت لەو چرکەی تەنها یەکێک ئەوش کچێک بوو بەهۆی ئەوەی شووی کرد لە خولەکە دابرا ئەگەر 6 مانگ هەمویان لە گەرمانمانەوە ئەو خولە CBT کووە ینی بەشداریکردن هەر یەکە لە ئاستی خۆی ینی ئێمە کە چل کەسی وەردەگرینیا هەر بەشێک 20 پێکۆ دەست پێ ناکەن لە سفر ئەتو شارەزای لە من زیاترە لە قۆناغ دەست پێ دەکەی من شارەزایم کەمتری لە قۆناغێک ینی هەر کەسە بە جیاواز لەو ئاستێک کە هەیبوو خولەکە بەشدار بوو تاکو 6 مانگ جە بڕوانامەیە وەرگرت و ئەیمە ئەگەر بابرێن قەدرمان لێ نەکەن لەوانەیە کەم بووین لەسەر ئاستی عێراق ئەگەر دووەمیش نەبین باش بەڵام خولەکان کە بوورە باشە وەکو باسم کرد ینی ئاستەکان زاریوە بە تایبەتی لە خولی کۆمپیوتەر هەیە هیچ نازانی هەیە دەرچوی زانکۆی ناکرێت پێکۆ دانیشن لێ ئەمە بەرنامی پرۆفایلینگمان هەیە چاو پێکەوتن مامۆستایەکان جیان دەکەنەوە ئەوجە بڕیاردێن ئایا زۆرترین بەشدار بوو ئەوانە کە هیچ نازانیان ئەوانەیە کە دەزان یان فێرە دانوێ فێرە بەرنمەیەش پێشکەوتو بن بۆ نمونە لەو ڕۆژانە خولێکمان کۆتای پێات خودی دیزین کە ئەوانە زیاتر دەرچوی زانکۆ و ئەندازیار و ئەوانە بەشداریان کرد کە بتوانن بە شێوەی دیزین بتوان ڕێکلام لە بۆ کۆمپانیاکان بکەن هەتا دەتوان لە ماڵ خۆیان دانیشن دیزین لە بۆ شەریکە و کاڵاکان بکەن و ڕاوازیان پێ بدەن و خولەکان زۆر پێشکەوتو بوون و ئێمە تقریبا 20 کەسمان دەویست زیاتر لە 200 کەس تەقدیمی کرد بوو باوکار خراوی دیارسی بوو داوامان کرد گوتمان لەبەرەوەی بابرێن داواکارێکی زۆری لەسەر ئەو خولانە بەردەوام بن ئەوانیش بە نەزەر احتیبار نووسیتیان ئەگەر هاوکارمان بن ئەو خولە بەردەوام نەبین زۆر باشە لەسەر ڕاهێنەرەکان بە قسە بکەین ئەو ڕاهێنەرانی کە خولەکان دەڵێنەوە
کەسانی بێگومان پسپۆڕ و شارەزان هەمویان لە کوردستان و خەڵکی ناوخۆی کوردستان یاخود هەندێک جار کە ڕێکخراوەکان باسەکان لە دەرەوەی وڵات ڕاهێنەرەکان خۆی بەنسبەت ڕاهێنەرەکان ئەوانەی کە بابرێن ڕاهێنەرەکانشان پێویستیان بە ڕاهێنان هەیە تیئۆتیەکان هەیە تیئۆتیەکان بەڵێ ئەوان هەندێک جار کەسانی پسپۆر دێن لە دەرەوە با هەمانجی لەگەر وزایەتی کار چەندین خول لەگەر وەزایەتی کار دەکەنەوە بەڵام ئەوی تر مامۆستایەکانمان هەمووی ڕاهێنەری بازمونن هەمووی سەردانی چەند وڵاتانیان کردێ بەشداری خولەکان بووینە لە ئەڵمانیا لە ئیتالیا لە کۆریا مەسەن لە ئوردن لە زۆر شوێنتر مەسەن ئەوانەی بەرنامەی ڕاهێنانیان دیتێ و ئێستا ئەزمونێکی زۆر باشانەیە لەبەرەوەی ئێستا زۆردا لە خولی کارەبایان ئەو خولانێک کە بە تایبەتی ساردکەرەوە گەرمکەرەوە دەبینی کەسان کچ و کوڕی ئەندازیار دێنەوانێک کە دەتوی ئەوە نەزانکۆ بەشی کۆلیژی ئەندازیاری کە دێن دەرێ ڕاستە مەخینیتان بەس ئەوەی لێرە فێر دەبین لە ڕووی پراکتیک لە ڕووی عملیەوە بەڕاستی لەوێن دەرێ نەماخینە زۆر سوودمەندە من لەوەی کە دێن لە بەڕێوە وەلایەتەکەمان ئەو خولان دەبین زۆر سپاس دەکەین لاوەرکەوانی بەڕێوەبەری ڕاهێنانی پێشەی لە وەزارەتی کار ئەم بەیانیە لەگەڵمان بوون هیوای سەرکەوتنتان زۆر سپاس بۆ دەستخۆشتان لێرەکەم لە ئەڵمانیا لە شاری فۆپرتال لە ساڵی 2015ەوە دڵشاد وەکو کوردێک باخێکی لە شارەوانی شاری فۆپرتال وەرگرتووە لەوێ دڵشاد گوڵ و گوڵزاری چاندووە و هەروەها جگەلەوە میوە و سەوزەی جۆراوجۆریش لەناو باخەکەی هەن کە باخەکەی زیاتر ڕازاوەتر کردووە لەگەڵ کوردانی شارەکە پەیوەندێکی باشیشی هەیە و بۆ دۆڵمەی کورد بۆ دڵ بە دروستکردن یاخود ئەو پشتانەی کە پێویستن لە دروستکردنی دۆڵمە وەکو کوولەکەیە باینجانە سڵقا کەرە وزە ئیتر ئەو سەوزەجاتانە لە باخەکەی دڵشاد دەست دەکەوێت و دڵشاد باخەکەی لە هەموو باخەکانی دەوروبەر ئەو خەڵکێکە لەوێن جوانترە و تەنانەت بەڕێوەبەرایەتی باخەکانیش دەستخۆشیان لێ کردووە بۆتە شوێنێکیش کە ئەگەر حەز و ئارزووی کەسێک هەبێت بۆ دروستکردنی دۆڵمەیەکی خۆمانەی خۆش ئەواتان لە باخەکەی دڵشاد دەستی بکەوێت لەم بابەتە پێکەوە بینەریت. ناو دڵشاد عەلی گەوهەرە خەڵکی دیانەیمە توانیتم لە 2015ەوە ئەو باخچەی وەربگرم توانیتشم خزمەتەش جوان بکەم هەر خۆم و هەم دۆست و برادران ئیسفادە لێ بکەن ماڵی دووەم بانە لێرە کە ئەو باخچەم وەرگروانە بوو بۆ شێوەیە نەبوو بەڵکو کاوەرگە بوو کابراایکی بەتەمەەن بوو نەیتوانی بوو چەند ساڵ خزمەت بکە ئەمن توانیم ئاوای لێ بکەم زۆر شتم لە کوردستانیشی نایە چاندیتم ئەو خیارانە تۆیەکەی لە کوردستانی هاتیە تۆی خۆماڵیە لە مانجی چارەوە چاندیتم تەمان شتلەکان لە ماڵە دەکەم لەبەرەوەی ئێرە هەوای ساردە کە مانجی ماوەیەک پێ دەچی کە دەردەچیتن مانجی پێنج لێرە دینمە ئێرە دەچینم ڕێک هەلاژ دەبیتن ئەوە سڵقە هەرچەندە بەخۆم حەزم لە یاپراغلیە دۆڵمە بەڵام دەچینم لەبەرەوە ماڵەوە حەزیان لێ دۆست و برادەر دێن دەبن ئەوە پێدرێن توودڕک لە کوردستانی لای خۆمان پێ دەڵێن توودڕک بەڵام ئەوە دڕی نییە دارەکە ئایبنبێت بلوسە دەرچی نییە ساڵانەمە 10 مربع نێزیک 10 کیلۆ مربع لێ دروست دەکەین بێشی ئەوەش دەیخۆین و دەیکەینە شەربەتی زۆر احتیادی مەسەڵەن ئەوە لێرە بیبەری شیرنەوانە ئەوە بیبەری تیژە ئەوە باینجانی خۆماڵیە ئەوەیان سڵقە ئەوەیان ڕێواسە چاندیتم ئەوە هەنجیرە مەغریبیە ئەوەیان مەغریبیە ئەوەی کوردستانی لە هەڵەبجەمینە لە لای کاغازادی لەو لا شەیتمان هەنجیر مەسەڵەن ئەوە لێرە بیبەری شیرنەوانە ئەوە بیبەری تیژە ئەوە باینجانی خۆماڵیە ئەوەیان سڵقە ئەوە هەنجیرە مەغریبیە ئەوەیان مەغریبیە ئەوەی کوردستانی لە هەڵەبجەمینە لە لای کاغازادی لەو لا شەیتمان هەنجیر
هەر هەموو کاتێک دەستخۆشیم لێ دەکەن بەڕاستی شتێکی جوانە شتێکی بەهیمەتە یعنی لە بەروبووم و لە گوڵ و گوڵزار هەتا ئافرەتەکانی ئەڵمانی پێم دەڵێن تۆ ئەو گوڵانە لە شێ دینی کەچی 20 ساڵ لە من لە پێشتر باخیە بۆ دێ پرس بە من دەکاتن. ئەوە شکوری خۆماڵی ئەوەش خیاری خۆماڵی دەستەکانی خۆش بێت وزەیەکی باش هەم دەدات بە دەوروبەرەکەی بە کوردانی ئەوێ کە ئەوەی کە حەزی بە کارێکی ئەتوانێت بیکات ئەگەر پاڵپشتیشی هەبێ و باشتر و هەم ئەبێتە شوێنێکیش بۆ ئەو کوردانەی کە بە دوای ئەو جۆرە بەرهەمانەیە ئەگەڕێن و نزیکن لە خوانەوە. باشە دەینە سەر بابەتێکی دیکە کە ئەمڕۆ لە سلێمانی دیداری ئەدەبی مناڵان بەڕێوەچێت. دیدارەکە لەلایەن یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی ڕێکخراوە. جا هەر لەم دیدارە چەند نووسەرێک لە شەڕەکانی کوردستان بەشدارە من دەمەوێت بزانم لە کام شارانن کە بەشدار بوونە و قسە زیاتر لەسەر ئەدەبیاتی کوردی منداڵان دەکرێت یاخود قسە لەسەر ئەدەبیاتی منداڵان دەکرێت. جا دەمانێت زیاتر بزانین بابەتەکە چۆنە. لە سلێمانی میوانێکم لەگەڵ دەبێت هەر خۆشیەکێکە لە بەشداربووانی دیدارەکە ئەویش بەڕێز پەیام ئیبراهیمە کە لە سلێمانیوە لەگەڵمانە بەیانیت باش خاتوو پەیام پێش هەموو شتێک باسی گرنگی ئەم دیدارم بۆ بکە جا دواتر ئەچینە ناو ناوەڕۆکی دیدارەکە کە چییە و چەند جار ساڵانە ئەنجامەدرێت و لە کام شارانش بەشدار بوونە لەگەڵتە. سڵاو لە ئێوە بەیانی سەرجەم کوردستانیان باش بە هیوام کە بەیانێکی باش دەست پێ بکەن. دیداری ئەدەبیاتی مناڵان لە شاری سلەیمانی ساز دەکرێت لە ڕۆژی 9 چوار کە ئەمڕۆیە ڕۆژی چواری نۆ کە ئەکاتە ئەمڕۆ لە کاژمێر دەی سەر لە بەیانی بۆ کاژمێر 6 ئێوارە بەردەوام دەبێت هەڵبەتە بە دوو کاتی جیاواز لە کاژمێردا بۆ 12:30 و لە کاژمێر 3:30 دەست پێ کاتەوانێ بۆ کاژمێر 6 ئێوارە. لە ناو دیداری ئەدەبیاتی مناڵاندا نۆ توێژینەوە لێکۆڵینەوەی نووسەران با بڵێن ئامادەکرا و پێشکەش دەکرێت و لە ساڵی 2013ەوە دیداری ئەدەبیاتی مناڵان ڕێک نەخراوە. بەڵێ باشە کەواتە لە دوای ئەو چەند ساڵەوە ئەمە جارێکی دیکەیە کە ئێستا ڕێگەخرێت. جیاوازی ئەم دیدارە لەگەڵ دیدارەکانی دیکە چۆن بووە چییە؟ بەڵێ لە ساڵی 2013ەوە دیداری ئەدەبیاتی مناڵان با بڵێن هیچ جۆرە فیستیڤاڵێ یان با بڵێن دیدارێک ڕێک نەخراوە یان کۆنفرانسێک بۆ ئەدەبیاتی مناڵان بەداخەوە کە ئەدەبیاتی مناڵان با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان پەراوێز خرابوو. من کە خاوەنی بیرۆکەی دیداری ئەدەبیاتی مناڵان بووم لە دوای کۆنفرانسەکانی یان با بڵێن فیستیڤاڵەکان کە لە شاری سلێمانیا لە زستانی ڕابردووەوە لە ئەم ساڵدا دوو فیستیڤاڵی گەورەی ئەدەبی ڕێکخرا فیستیڤاڵی ئەدەبی جیهانی کە لە زستانی ڕابردووە ڕێکخرا و فیستیڤاڵی گەلاوێژ بەداخەوە لە هیچ کاملەم فیستیڤاڵانەیە ئەمە وەکو ڕەخنەیەک هیچ جۆرە گرنگیەک وەکو پێویست نەدرابوو بە گرنگی ئەدەبیاتی مناڵان. لە دوای ئەمەوە من بیرۆکەی ئەوم بۆ هات کە نابێت ئەدەبیاتی مناڵان با بڵێن پشتگوێ بخرێ و بخرێتە پەراوێزەوە. هەستان بە پێشکەشکردنی ئەم بیرۆکەیە بۆ یەکێتی نووسەران لە قیسلێمانی زۆر دەستخۆشیان لێ یەکەم کە زۆر بەبێ هیچ دوودڵیەک هات نەپێشەوانێ هەستان بە جێبەجێکردنی کارەکە و لە ئەم ڕۆیە پێشکەش دەکرێت وەکو باسم کرد نۆ لێکۆڵینەوە توێژینەوە ئامادە کراون تایبەت بە ئەدەبیاتی مناڵان و سەرجەم ئەو کەسانی کە بابەتیان نووسیوە کەسانی نووسەر و ئەکادیمین و خۆشم یەکێکم لەوانەیە کە توێژینەوەم هەیە و لە ئەم ڕۆیە پێشکەشەکرێ ئەوەی ڕاستی بێ لە ساڵانی ڕابردووە با بڵین ئەگەر کرابێتیش بەم شێوازەی ئێستا نەبووە. ئێمە بە جۆرێک لە جۆرەکان کەسانی پەروەردەییشمان هێناوە با بڵێن نووسەرانی بواری پەروەردەییمان هێناوە لە فیستیڤاڵی ئەدەبیاتی مناڵانە ئەوانیش بابەت و توێژینەوەیان هەبێت چکە بەڕای ئێمە پێمان وایە کە ئێمە ئەتوانین لە ڕێی ئەدەبیاتی مناڵانەوانێ بتوانین پەروەردە پێشخین و مناڵان ئاڕاستە بکەین. باشە
خات و پەیام ئێوە کارەکەتانەوەیە کە ئێستا ئەو بابەتە ئەدەبیانەی کە پەیوەستە بە مناڵ هەوڵێەوە بدەن هەڵسەنگاندنی بۆ بکەن توێژینەوە بۆ بکەن وەکو هەموو شتێکی دیکە لەم جیهانە عەرز و تەڵەب هەیە شتێک پێشکەش بکەی لە بەرامبەر وەربگیرێ لێت تا چەندە ئێوە هەر هەوڵەدەن لە هەمان دیدارە کار بۆ ئەوە بکەن کە زیاتر منداڵان ڕوو لە ئەو نووسینانە بکەن یاخود ئەوەندە گرنگ بێت لە ڕووی پەروەردەیی و منداڵان فێری خوێندنەوە ببن ئەو بابەتانی کە ئێوە بۆ ئەوانی دەنووسرێت یاخود بە جۆرێکی دیکە خوێندنەوە لە ناو منداڵان پەرە پێ بدەن کە جگە لە بابەتە وانەیەکانی خۆیان هی قوتابخانەکان بێت. بەڵێ بە دڵنیاییەوە هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە ئێمە جارێکی تر بە کللتورکردنی خوێندنەوە زیندوو بکەینەوە بە تایبەتی لە ناو مناڵانە. من بۆ خۆم وەکو نووسەرێکی بواری ئەدەبیاتی مناڵان هەوڵم زۆر داوە و هەرچەند مانگێکی کامل نابێت پێش ئێستا دیبەیتێکی ئەدەبیاتی مناڵانمان لە ناو کتێبخانەی گشتی مناڵانی بەشی مناڵانی سلێمانی ڕێکخست و هانی ئەوەمان داوە کە مناڵان بخوێننەوە من بۆ خۆم ماوەی 2 ساڵ پرۆژەیەکم هەبووە ئەچوومە دایانگەکان باخچەکانی مناڵان قوتابخانەکان لە دەوری مناڵان کۆ ئەبوومەوە و هوەری وتنەوەی چیرۆکم بە مامۆستایان و بە ئەو کەسانە ئەوت کە بەرکەوتیان هەبوو لەگەڵ مناڵانە بەڵێ بە دڵنیاییەوانێ لە کۆتاییە ئامانجەکە ئەوەیە کە ئێمە با بڵێن پێگە بۆ مناڵ بگێڕینەوە یعنی کاتێک کە ئەدەبیاتی مناڵان پەراوێز ئەخرێ یەکەم هۆکارەکەی ئەوەیە کە با بڵێن مناڵ بە کەم سیر ئەکرێ هێشتا لە کوردستانە مناڵ وەکو بوونەوەرێکی کامل سیر ناکرێ ئێمە ئەمانەوێ ئەم پێگەیە بۆ مناڵ بگێڕینەوە بەڵێ مناڵیش مافی هەیە مناڵ ئەبێ بەکەم سیر نەکرێ مناڵانی ئێمە هیچیان کەمتر نییە لە مناڵانی تری جیهان لە کۆتاییە توێژینەوەکان بۆ ئەوەن کە خوێندنەوە ببێ بە کولتور لە ناو مناڵانە چونکە ئەمە هیچ یعنی دوودڵیتیانە ئایندەی وڵات لە کۆتاییە ئەکەوێتە دەست ئەو مناڵانی کە ئێمە ئێستا پەروەردەیانەکەین. باشە ئەوەی کە گرنگە ئێستا لە هەموو جیهان هەر وڵاتێ و بەپێی کولتوری خۆی کاری بۆ دەکات ئەوەیە کە کار لەسەر زمانی دایک بکرێت لە کاتێکا کە ئێمە ئابینین ئەوەندە مناڵەکانمان ئالوودەی سوشیال میدیا و یا بە تایبەتی یوتیوب بوون بە زمانە بیانیەکانی دیکە ئەوەندە منداڵەکانمان بە زمانی کوردی یاخود کولتوری کوردی ئاشنانین ئێوە لە دیدارەکەتان چۆن هەوڵ ئەدەن بۆ ئەوی کە کولتوری کوردەواری بە زیندوی بهێڵن زمانی کوردی و زمانی دایک لە لای منداڵان بە پارایی بهێڵڕێتەوە و فێر بکەن بە دڵنیاییەوە. بەڵێ بەداخەوە یعنی هەست ئەەکەین ئێمە کە زمانی کوردی وردە پەراوێز ئەخرێ و زمانی بێگانە یعنی بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵی بە ئێمە بۆ وەکو فەخرێک ئێمە با بڵێن شانازی پێواکەین کە مناڵەکەمان کوردی نازانێ و زمانێکی تر با بڵێن زۆر لە کوردیەکەی باشترە. سەرجەم توێژینەوەکانی ئێمە بە زمانی کوردیەوە ئەو بابەتانەشی کە ئەدەبیاتی مناڵان و نووسەران پێشکەشیەکەن بە زمانی کوردیە و ئێمە ئەگەر یعنی دێمەوە سەر ئەو خاڵە ئەگەر مافماندا بە مناڵ کە بەڵێ مافی هەیە بخوێنێتەوە ئەگەر ئێمە مناڵمان وەکو بوونەوەرێکی کامل سیر کرد گرنگیمان پێدا بە دڵنیاییەوە گرنگی ئەدەین بە لایەنی خوێندنەوەشی گرنگی ئەدەین بە بوارەکانی ترکە خوێندنەوە و چیرۆک هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە مناڵان لەیۆوە هەم زمانیان کە زمان بۆ خۆی وا ئەکا کەسایەتی مناڵ جێگیر ئەکا وا ئەکا مناڵ بکە بە خاوەنی معریفە ئێمە ئەتوانین لە ڕێی خوێندنەوە لە ڕێی کتێبەوە لە ڕێی چیرۆکەوە زمانی کوردی با بڵێن لە مناڵەکانمان باش زاراوەکانی تێبگەێنین و واشی لێ بکەین کە خاوەن معریفەیەک بێ بە تایبەتی بە کولتورەکەی خۆی ئاشنا بێ بەڵێ ئەدەبیاتی مناڵان هۆکارێکی زۆر باشە و ڕێگەیەکی زۆر باشە و هەوڵەکانی نووسەرانی ئەدەبیاتی مناڵانیش لە کۆتاییە هەر بۆ ئەمەیە. بەڵێ هەرچەند توێژەران باس لەواکەن کە توێژنەوەیکیان کردووە بیرکردنەوەی هەر یەک لە ئێمە بە زمانی دایکمان ئەبێت دەستەکانت خۆش بێت بابینە سەر ئەو بابەتەی کە سەبارەت بە نووسەرەکانە باسم لەوە کرد کە نووسەرەکان لە چەند شارێک بەشداریان کردووە هەموو شارەکان لە باشووری کوردستانن یاخود کوردستانی گەورە بە گشتی بەشدارە لە ناو ئەم دیدارەدا. لە ئێستاە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستانە با بڵێن لە شاری کۆیە لە شاری هەولێر
لە شاری سلێمانی لە ئایندەیە بە نیازی ئەوەی ئینشاءالله پرۆگراممان هەیە کە دیداری ئەدەبیاتی مناڵان بە شێوازێکی گەورەتر ڕێک بخەین بەڵام لە ئێستاە لە شارەکانی کوردستان با بڵێن نووسەران بەشدارن و نووسەرەکان سەرجەمیشیان بۆ خۆیان خاوەنی چەندین کتێب و چەندین بابەتی تایبەت بە مناڵانن و وەکو باسم کرد نۆ توێژینەوەیە هەر توێژینەوەیەکیش ئەو کەسێک کە خۆی پێشکەشی ئەکات لە کۆتاییە با بڵێن دۆکۆمنت ئەکرێ لەلایەن یەکێتی نووسەرانەوانێ ئەکرێ بە کتێبێک ئەو کاتە ئەتوانن کە لە هەموو شار و شارچکەکانی تر و لە پارچەکانی تری کوردستان سوود لە توێژینەوە لێکۆڵینەوەکان ببینن سەبارەت بە ئەدەبیاتی مناڵە. باشە ئەو نووسەرانەی کە بەشداریان کردووە لە دیدارەکە پێشتر ئەم توێژینەوانیان لە شوێنی تر خستۆتە ڕوو یاخود ئەم توێژینەوانە تایبەتن بە دیدارەکە؟ نەخێر ئێمە کە وەکو خاوەنی بیرۆکەکەەوە یەکێتی نووسەرانیش داوامان کردووە توێژینەوەکان دووبارە نەبن و لە شوێنی تر بڵاو نەکرابێتەوە شتی تازە بن و ئیشکردن بێ لەوەی لەسەر ئێستا نەوەک لە ڕابردووە ئەم توێژینەوەیە کرابێ یا خۆت ئەم باسە کرابێت و ئیستا ئێمە بین دووبارەی بکەینەوە ئێمە ئەبێ هەمیشە با بڵێن شتی تازە پێشکەش بکەین بەڵێ بابەتەکان سەرجەمیان بابەتی تازن و ئەمڕۆ پێشکەشەکرێت بە ئامادەبوونی میوانانێکی زۆر کە چاوەڕوانیان لێەکەین. خات و پەیام هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین دەستەکانتان خۆش بێ سپاس دەکەین کە ئەم بەیانیە بەشدار بووی لەگەڵ ئێمە بە هیوای ئەوەی کە دیداری سەرکەوتوتان هەبێت سپاس. جا دێمە سەر ئەو بابەتە تایبەتەی کە لە سەرەتای پرۆگرامەوە باسم بۆ کردن کە فستیڤالێک ئەنجام دراوە یەکێک لە کارمەندانی کوردستان 24 کە زۆربەی زۆرتان لەسەر شاشت دەیبینن و ئاشنان بە دەنگی و ڕەنگی و بەکارەکانی ئەو لە فستیڤالەکە خەڵاتی باشترین دەرهێنەری وەرگرتووە. جا باسی فستیڤالەکەتان بۆ دەکەم کە لە هەولێر فستیڤالێکی تایبەت بە نمایشکردنی دەیان کورتەفیلم بەڕێوەچووە کە لەلایەن قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان بەرهەمهێنرابوون. دوای نمایشکردنی کورتەفیلمەکان لەلایەن لیژنەیەکی سینەماکار هەڵسەنگاندن بۆ کورتەفیلمەکان کراوە و فیلمی گوڵی سوور وەک باشترین کورتەفیلم هەڵبژێردرا. هەموو چاوەکان لەسەر ئەو فیلمانن کە لێرە نمایش دەکرێن. یەکێکە لەو فیلمانەی کە لە کێبڕکەدا بۆ بەدەستهێنانی خەڵاتی باشترین کورتەفیلم. تا ئێستا لەکوێ بووی؟ کورتەفیلمەکان لە ڕێگای مۆبایلەوە بەرهەمهێنراون. ئەم کورتە فیلمانە بینەریان گەڕاندەوە هۆڵەکانی سینەما و بە جۆرێک ئاوێتەی فیلمەکە بوون وەکوەوەی بەشێک بن لە کارەکتەرەکان. پێمان وایە دەرفەتێکی باشەکردنەوەی دەرگایەکی ئاسانە بۆ لەمە دووە بتوانین هەم لە ڕوو سینەما هەم لە ڕوو فیلمدا بتوانین کار بکەین چونکە فیلم و سینەما لە ئێستادا یەکێکە لە هونەر هەرە گرنگەکان. ئەوەی کە دووبارە فیلمی سینەمای کوردی بەرەو پێش بچێت دووبارە ئیشی تا بکرێتەوە دووبارە بۆی هونەرمەندەکان بەداهاتوویەکی گەشەوە چاو لە فیلمی سینەمایی بکەن و ئەمڕۆ یەکێک لە بینەرەکانی کورتەفیلمە کوردیەکانی و هەموو یەکێک لە بەشدار بۆکانی کورتەفیلمەکە هاتوون بۆ سیرکردنی ئەم کورتەفیلمە کوردیانە کە ئەمڕۆ گەنجان هاتوون لێرە کۆبوونەتەوە بۆ بینەری ئەم فیلمانە بن کە کۆمەڵێک لە گەنجەکانمان بەهرە و توانای خۆیان تێدا بەکارهێناوە. دوای نمایشکردنی 15 کورتەفیلمەکە لێرەوە باشترین کورتەفیلم و باشترین ئەکتەر و باشترین دەرهێنەر هەڵدەبژێردرێن. بەشداربووانی هەر 15 کورتەفیلمەکە بە پەرۆشەوە چاوەڕوانی قۆناغی هەڵسەنگاندنی لێژنەکە دەکەن. کە سینەما هونەرێکی زۆر جددی و قورس هەڵسەنگاندن بۆ کورتەفیلمەکان دەکرێت لەسەر پێوەری باشترین ڕۆڵ و باشترین تەکنیک و کارەکتەر. لێژنەکە کە سینەماکارن بڕیار لەسەر هەڵبژاردننی باشترین کورتەفیلم دەدەن. لەبەر ئەوەی ئەوانیش یەکەم تەجروبەیانە ئێمە زۆر شت ڕەچاومان کرد بەڕاستی بەڵام ئەو فیلمانەی کە هەڵمان بژاردووە مەسەرەن لەسەر ئەساسی ئەوەی بۆ نمونە ئەگەر باشترین فیلممان هەڵبژارد بێت لەسەر ئەساسی ئەکتین بووە باشترین دەرهێنانی کردبێ باشترین بیرۆکەی هەبێ. گوڵە سوورەکان دەرهێنانی هاناکاوە. گوڵە سوورەکە یەکێکە لەو کورتەفیلمانەی کە خەڵاتی باشترین و یەکەمی بەدەستهێنا وەکو دەرهێنەری فیلمەکە دەڵێت ڕێکخستنی ئەم فیستیڤاڵە هاندانێک بوو بۆ ئەو گەنجانەی کە توانیان لە دروستکردنی فیلم و کاری نواندن هەیە.
دەرفەتێکی زێڕین بوو بۆ ئەو گەنجانی کە بیدایەت یەکەم کاریان بوو ئێمەش بە خۆشحاڵی و توانیمان لەو فیستیڤالە بەشداریکەین هیوادارم ئەو فیستیڤالە یەکەم و کۆتا فیستیڤال نەبێ لە بۆ گەنجان چونکە هەندێک گەنجی بەهرەمەندمان هەیە کە حەزیان لەو کارەیە کادیبینین بەڵام ئیشی زۆر جوانیان کردووە. فێستیڤاڵی کورتە فیلم فێستیڤالێکی ساڵانەیە و تایبەتە بە قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان بۆ ئەوەی بە گروپ کار بۆ دروستکردنی کورتە فیلمێک بکەن و بیکەنە ناو کێبڕکەی فیلمەکانەوە. شەیمەبایس کوردستان 24 هەولێر. خۆشحاڵ بووم بابینینی هاوکارم لەوێوە کە خەڵاتی وەرگرت ئەویش ڕێناس عەلی پامنێری کوردستان 24 وەک باسم کرد ئێوە ئاشنان بە ڕێناس عەلی لەسەر شاشەی کوردستان 24 لە هەواڵەکان زۆر جار دەیبینین کە باشترینی زانیاریەکان و نێترینی زانیاریەکان وەکو پامنێرێک دەیگەێنێت بە ئێوەی بینەر و بیسەری ئێمە جا ئێستا ڕێناس بە شێوازێکی تر ئەم بەیانیە لەگەڵ ئێمەیە ئەویش وەکەوەی کە خاوەنی باشترین بیرۆکە بووە لەم فستیڤاڵە جا ڕێناس بەخێر هاتن تەکەین بەیانی باش. بەیانی باش زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەت. سپاس بۆ تۆ. ڕێناس خۆشحاڵین کە لە بوارێکی هەرچەند هەمووی لە بواری میدیاییە بەڵام ئەمەیان جیاوازترە باسی فستیڤاڵەکەم بۆ بکە و باسی ئەوشم بۆ بکە چۆن بیرۆکەی بەشداربوونت لەم فستیڤاڵە بۆ هات و بیرۆکەی کارەکەشت چییە؟ تقریبا دەبێتە نزیکی 8 مانگ 9 مانگ بەر لە ئێستا لەبەرەوەی من تازە دەستم بە خوێندن کردبەوە لە پەیمانگە پرۆژەیەکی تایبەتی زانکۆکان هەبوو لەسەر دروستکردنی کورتە فیلمی مۆبایل کە بیرۆکێکی تازە بوو تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان بۆ شێوەیە پەرەی پێنەدراوە ئەوەی کە کاری پێدەکرێت بە مۆبایل زیاتر لە کاری میدیایی بەکاردەهێنرێت وەکو فیلم سوودی لەوەرنەگیرا بووەمە هەوڵێک بووی بتوانرێت لە ڕێگەی و ئامێرە بچووکەی کە بەدەستمانەوە بەکاری دەهێنین بتوانین بیرۆکەی زۆر گەورە بخەینە ڕوو پرۆژەکە لەوە هات کە زانکۆی جیهان پرۆژێکی خستە بەردەمی زانکۆکان بۆ ئەوەی فستیڤاڵی ساڵی 2022 بۆ کورتە فیلمی مۆبایل ڕابگەینەوە دەست بە پرۆژەکە کراوەکو پەیمانگایمە بەشدار بووین ئەلبەتە گروپێکمان لە پەیمانگا پێکێنا بۆی بتوانین کورتە فیلمێکی بچووک لە ماوەی 3 خولەکە تاوکو 5 خولەک بتوانین ئامادەی بکەین بە مۆبایل وێنەکانمان گەر و سەرەتای دەستپێکی بیرۆکەکە لەوە هات کە دەمانتوانی بەڵام ناڕەحەت بوو دیاریکردنی بیرۆکەیەک لەبەرەوەی بیرۆکەی زۆرمان لە مێشکا بوو بۆی بۆ ئێستا خۆتان بۆ ئێستا بەڵێ بۆ ئێستا چۆنە گونجێت هی ئێمە لەسەر بابەتی کێشانی مادەی هۆشبەر و کاریگەری خراپانەی لەسەر کۆمەلگای کوردی ئێستا هەیەتی ناویچی بە کورتە فیلمەکەتان تیرۆریسپی یعنی بیرۆکەکە لەوە هات کە بتوانین چۆن ئەگەر ڕاستە لە واقعەکی زۆر تاڵ داین ناکرێ خۆمانی لێ بشارینەوە بەڵام دیوی گەشیشی هەیە کە دەتوانین هەم خۆمانی لێ بپارێزین هەم خۆمان بە دوور بگرین لێ و ئەو کەسانشی کە توش بوون بتوانین هەوڵێک بدەین کە ئەمانە دەتوانن ڕزگاریان بێ لەو بارودۆخی کە تێدان بیرۆکەکە لەوە هات کە هەرچەندە بیرۆکێکی زۆر چۆن دەڵێی فراوانە کاری زۆری تێدا دەکرێت بەڵام ئێمە سەرەتا بیستمان بەوە دەست پێ بکەین چۆن ئێمە راپۆرتێک حازرەکەین بۆ تیڤی لەمەوەی 2 خولەکدا تا 3 خولەک دەمانەوەی پەیامەکە بگەێنین لەو ڕادەی ویستمان کە لە ڕێگەی هەم وێنەگرتنەوە هەم چۆن دڵی ئەو کارکتەرانی کە لە ناو کورتە فیلمەکەدا بوون باسی لێوە بکەین کە ئەمە تا چەندە مەترسیدارە بۆ ئێمە و بە تایبەت بۆ قوتابی ئەوانەی کە دەخوێنن لە زانکۆ پەیمانگاکان و تا چەندە کاریگەری خراپی لەسەر دەرونی قوتابی دەبێت لەسەر خێزانەکانیان باشە ڕێناسی سە باست کردوتت هەروەکو چۆن ئێمە ویسمان دروستکردنی راپۆرتێک لە تیڤ نیشان بدەین کە بە 2-3 خولەک ئەنجامێدی بەڵام لەملا بە کورتە فیلمێک و پەیامێکی تیابێت بەڵام هەردوو بابەتەکە ئەتوانین بڵین هەرەوەیەکە لە بەردەمی کامێرێکەوە بەڵام جیاوازیەکەی ئەو کەرستانی کێساک لە کورتە فیلمێکی ئاسایی بەکاردەهێنرێت کامێرەیەکی زۆر باشە بوومی دەنگ هەیە ئینارە هەیە بەڵام ئێوە ئەمە تەنیا بەس بە مۆبایلێک ئەنجام درراوە کورسەکانی چی بوو؟ گرنگەکەشی لەکوێ ئەگەر بەو شێوەیە بێت لەوە زۆر گرنگە کە تۆ ئەتوانی بەو ئامێرە بچووکەی کە بەدەستەوەیە دەتوانین شتی زۆر گەورەی پێ بکەیت ئەمە پەیامێک بوو بۆ ئەوەی هەموو ئەو کورتە فیلمانی کە ئەو 15 کورتە فیلمی لەم فێستیڤالە بەشدار بوون یعنی هەر یەکەیان بۆ خۆیان قورسایی خۆیانیان هەبوو لەبەڕی بە مۆبایل دەکران نەدەکرا هیچ بابەتێکی دەنجی یاخود کوالەتی بەرز یاخود کامێرەی تێدا بەکار بهێنرێت ڕووی دەنگەوە بە زۆر کێشەتان هەبوو بێت زۆر کێشەمان هەبوو هەندێک جار دەبوایانی مایک بەکار بهێنێن ئەگەر مانوستا حیوارێک
لە کورتە فلیمەکەیە هەبێت هەرچەندە زۆری کورتە فلیمەکان بێدەنگ بوون چەند حیوارێکی کەمی تیا بوو بەس لەبەرەوەی زۆربەی کارکتەرەکان یەکەم جاریان بوو دەهاتن ئاکتیان دەکرد بۆی بزانین چۆن پەیامەکە دەگەینین بۆی ون نەبێ و پەیامێکە هەمانە هەندێک جار حیوارمان دادەنا چەند حیوارێکی کورت بۆی پەیامەکە بە باشتر بگات یعنی ئەوە گرفت نەبوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پەیامەکە بگەینین بەڵام لەبەرەوەی قانونی فستیڤالەکە وا بوو کە هەم فلیمەکان دەبێت زۆربەی بێدەنگ بن و هەمیش هەتا دەتوانن حیوار کەم بەکاربهێنن و ماوەکەی کورد بێ و هەم بە موبایل بگیرێت ئەمە قانونی فستیڤالەکە بوو بەڵام قۆناغێکی خۆش بوو لەبەرەوەی ئێمە لەبەرەوەی لەوانەیە منێک کە لە ئەعلامی شەکەم بزانم مۆبایل چی پێ دەکرێت و چۆن کار پێ دەکرێت بەڵام کەسێکی سادەتر لە دەرەوە نەزانێت ئەو مۆبایلی کە بەدەستمانەوەی چەندە دەتوانین چۆن دەڵێ داهێنانی پێ بکەین ئێمە کردمان ئەوە 15 فلیم بە مۆبایل وێنە گیران ڤیددیۆ گیران سەوتیان ینی دەنجیان ڕیکۆرد کراوە دواتریش ینی ئەمانە هەمووی کۆکرایە و مۆنتاژ کرا ڕێناس ئەوانەی کە بەشدار بوون وەکو ئەکتەر و ئەکتینیان ئەکرد مەرجبوو هەر لە قوتابیانی پەیمانگا بن وەکو ئێوە دەرهێنەرەکان و خاوەن بیرۆکەکان و ئەویش کە وێنە ئەگرێ هەمووی لە چوارچەوەی قوتابیانە بووە ینی مەرجێکی زۆر زەق نەبوو کە بوو ئەوەی کە دەبێت ئیلا هەر ئەوە بێت بەڵام ئەگەر قوتابی زانکۆ یا پەیمانگا بووە باشتر دەبوو لەبەرەوەی بیرۆکەکە بۆ قوتابیانی زانکۆ پەیوانگا بوو بۆی چۆن دەڵی داهێنان و هوەرێکی تازە ناو قوتابیانە بدۆزنەوە ئەگەرنا ئەوانەی دیکە کە لە بوارەکەدا ئیش دەکەن ئامانجەکە بۆ ئەوان نەبوو ئامانجەکە بۆ ئەوە بوو کە فستیڤالەکە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی بەهرەی نوێ و گەنجی نوێ بێتە پێشەوە و ئەو بەهرە نوێیانە بزانرێت چۆن دەتوانێت سوودی لێوەربگرێت و ئامانجەکەش ئەوە بوو کە هەم بەڕێبەراتی سینەمای هەولێر و هەمیش بەڕێبەراتی ڕۆشنبیری و هونەر لەگەڵ زانکۆی جیهانە دەیانویست گەنجە نوێەکان یاخود ئەو بەهرە نوێیانەی کە هەن لە بواری سینەما کار دەکەن و دەزانن هونەرەکە دەتوانن پێش بخەن ئەوان دەیانویست ئەو هونەرە بناسن و چۆن دەڵی ئەم داهێنانە تازانە بدۆزنەوە ببورە لەبەر ئەوەی کە ئەوان پێویستیان بۆی لە داهاتووەم فستیڤالە بەردەوامی پێ بدەن دەیانویست لە ڕێگەی فستیڤالەوە هەم بەهرەی نوێ هەم توانە و تاقی گەنجی نوێ لە هەولێردا بەدیا بخان لە پێناوەی کە هیچ نەبێ ڕەوشی سینەما جارێکی دیکە بهێن لە پێشەوە بێتە قۆناغێکی دیکە بووی یعنی گەنجەکان ببنە هۆکارێک بۆ ئەوەی خەڵک ڕوو لە سینەماکان بکاتەوە خەڵک هۆڵەکانی سینەما دووبارە دەست بۆ بکەنەوەکەیدی بینەری نوێ بخۆیانەوە ببینن باشە ئێمە زۆر سپاس دەکەین ڕێناس عەلی کە پەیامنێری کوردستان 24یشە وەکو باشترین بیرۆکە لە فستیڤاڵی کورتە فیلمی پەیمانگا و زانکۆکان بەشداری کردووە سپاس دەکەین ئەم بەیانیە لەگەڵمان بووین بە هیوای ستێپی باشتر هەنگاوی باشتر دەستەکانت خۆش زۆر سپاس بۆ تۆ بۆ هاوکارانی بەڕێزیشم لە باسی هوەر و فیلم و کورتەفلیمەوە دەینە سەرباسی سروشت و جوانی باسی ماڵی گوڵخانە دەکەین کە 135 ساڵە ئەم گوڵخانەیە هەیە و یەکێکە لە کۆنترین گوڵخانەکان لە ئیسپانیا خێزانێک لە باکوورەوە هاتوون بۆ مەدرید لەوێ نیشتەجێبوونە بە پاڵپشتی چەند کەسێکی ئاینی کە ئەو سەردەم واتە هاوکاریانی کردووە لەگەڵ مێژوونووس و هونەرمەندانی وێنەکش و چەند ئەکتەرێکیش لەکردنەوەی ئەو ماڵە بەشدار بوونە خانەوادە گەورەکان و کەسە بەناوبانگەکان سەردانی ماڵی گوڵخانە دەکەن بۆ بۆنە جیاوازەکان گڵ دەکەن. ¿O alguna grasa o algún cactus también? Sí, لەم وەرزە خەڵک داوای ئەو گوڵانە دەکەن کەوا بەرگەی پاییز بگرن یان ئەو جۆرە گوڵانەی کە لە ژوورەوە بۆ ڕازاندنەوە دایدەنێن لە شوێنەکانی خۆیان دەستنیشانی دەکەن بە تایبەتی لە بەلەکۆنی خانوەکانیان یا ئەو جۆرە گوڵانەی کە پێویستیان با ڕۆژە لە دەرەوە لە مەدرید خەڵکێکی زۆر بۆ پشوڕیان کردوتە دەرەوەی شار کاتێ دەگەڕێنەوە دێن جۆری نوێی گوڵداوا دەکەن بە تایبەتی ئەوانەی لەگەڵ وەرزی پاییزدا دەگونجێن جگە لە خەڵکی مەدرید بیانیەکانیش سەردانمان دەکەن لە مانگەدا خەڵک زیاتر دێنە ماڵی گوڵخانە و بە پێی ئەو جۆرە
باپەی ئەو جۆرەی خۆیان حەزیان لێیە گوڵەکانیان دەکڕن و ماڵەکانیانی پێدەڕازێنەوە چونکە بوونی گۆڵ لە ماڵەوە جوانی تایبەتی هەیە. خەڵکێکی زۆر سەردانمان دەکەن بە تایبەتی خەڵکی بیانی سەری گوڵخانەکە دەکەن و وێنەی تێدا دەگرن چونکە ئەم شوێنە یەکێکە لە کۆنترین گوڵخانەکانی شاری مەدرید بۆیە ناوبانگێکی باش پیدا کردووە. خەڵکێکی زۆریش بەهۆی ئەو مێژوەی هەیەی حەز دەکەن بێنە ئێرە. ئێمەش بە هەموو شێوازێک پێشوازیان لە دەکەین و یارمەتیان دەدەین لەوەی ئاگادار بن کە چۆن چاودێری ئەم گوڵانە بکەن. بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بەو هیوایی کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت و تا بە یەک گەیشتنەوەیکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە بەخواتان دەسپێرم خواتان.